ئەو ڕۆژنامە نووسێکی بە ئەمەک و مرۆڤێکی دڵسۆز بە پیشەکەی بوو، شانازیەکی گەورەیە بتوانی درێژە بە ڕێبازی شۆڕش بدەیت تا ئەو کاتەی یادگاریەکانی شۆڕش بمێنن. کارکردن لەسەر ڕێبازی شۆڕش بەردەوام دەبێت. ئەمڕۆ 6 ساڵ بەسەر کۆچی دوایی هاوڕێ و هاوکارمان شۆڕش مستەفا عەلی تێپەڕ دەبێت. ئەو لە 24 شوباتی ساڵی 1984دا لە گوندی سوورە قەڵاتی ناوچەی شارباژێر لەدایک بووە. خێزانەکەی لە بنەڕەتدا خەڵکی گوندی گەناوی ناوچەی شارباژێرن. لەبەر زوڵم و زۆرداری ڕژێمی بەعسی عێراق ساڵی 1986 خێزانەکەی ناچاری کۆچبەری بوون و لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێ بوون. شۆڕش لە شاری سەردەشت قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی خوێندووە. یەکەمین کاری نەتەوەیی وەک خۆی دەیگێڕایەوە باشداریکردن بووە لە چالاکیە ناڕەزایەتیەکانی خەڵکی سەردەشت بۆ دەستگیرکردنی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان. دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2004دا گەڕاونەتەوە بۆ باشووری کوردستان. ساڵی 2005 لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگە لە هێزەکانی هەفتە وەک فەرمانبەر ئەرکدار دەبێت. کاتێک چەتەکانی داعش هێرش دەکەنە سەر کوردستان لەگەڵ هاوڕێ پێشمەرگەکانی باشداری شەڕی چەتەکانی داعش دەبێت. ساڵی 2007 لەگەڵ سنوور کەریم هاوسەرگیری ئەنجامداوە و دەبنە دایک و باوکی منداڵێک بە ناوی بارین. یەکەمین وێزگەی کاری ڕۆژنامەوانی ساڵی 2007 لە ڕۆژنامەی ڕێبازی ئازادی دەستی پێکردووە. دواتر لە ساڵی 2010 لە ڕۆژنامەی چەتر دەست بەکار بووە. ئەگەرچی ئەو لە هەڵەچنیەوە دەستی بە کارکردن لە ڕۆژنامەی چەتر کردووە، بەڵام تا سەرنووسەری ڕۆژنامەکە پلەی بەرز کراوەتەوە و بەرپرسیارەتی لە ئەستۆ گرتووە. دوایین سەرنووسەری ماڵپەڕی چەتر پرێس بووە. لە ساڵی 2014دا یەکێک بوو لە دامەزرێنەرانی ئاژانسی ڕۆژنیوز، بەرنامەیەکی بۆ تەلەڤیزیۆنی ستێرک ئامادە کردووە. وەگەندامی دەستەی بەڕێوەبەری ڕۆژنیوز تا گیان لە دەستدانی بەردەوامی بەکاردا. ئەو لەو کاتانەی کاری ڕۆژنامەنووسی کردووە، چەندین جار سەردانی باکووری کوردستان و ڕۆژ ئاوای کوردستانی کردووە. لە 27 شوباتی ساڵی 2016دا دوای 10 ڕۆژ لە ململانێ لەگەڵ نەخۆشیێکی کتوپڕدا لە نەخۆشخانەی شۆڕشی شاری سلێمانی کۆچی دوایی کرد.